سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوکارم ئەمیر هاتوینێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت بە 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. ئەمڕۆ پێنجشەممە 31 مانگی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە. هەر لێرەوە لەلایەن تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەموو هاوکارەکانمانەوە پڕ بە دڵ پیرۆزبایی لە هەموو هاوڕێیانی پێشمەرگە و هەموو ئەو تێکۆشەرانەی کە بەشێک لە تەمەنی خۆیان لە ڕیزەکانی پڕ لە شانازی ئەو هێزەدا تێپەڕ کردووە دەکەین. ڕێز دەگرین لە یادی گیان بەختکردوانی قارەمانی ڕیزەکانی ئەو هێزە و هەزاران سڵاو دەنێرین بۆ بنەماڵە سەربەرز و خۆڕاگرەکانیان. بڵێ ئازیزان لەلای منیشەوە سڵاوتان لەبێت کە هیوادارین لە هەرکوێکان ساغ و سلامەت بن. منیش بەنەوەی خۆم ئەم ڕۆژە مەزنە مێژوویە لە هەموو لایەکتان پیرۆزبایی دەکەم. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ناو جەرگەی بزوتنەوەیکی شۆڕشگەڕانەی جەماوەریدا سەری هەڵداوە و ڕۆڵی کاریگەر و شۆڕشگەڕانەی لە سەرجەم بوارە جۆراوژۆرەکانی بزوتنەوەی شۆڕشگەڕانەی کوردستاندا گێڕاوە. ئەم هێزە لە ڕادەی بەشداری و پشتیوانی خەڵکی کوردستانەوە هێزی وەرگرتووە و حزور و هەڵسوڕانی بۆ خەڵکی کوردستان پێویست و لە بەرژەوەندی ئەواندا بووە، نەتەنیا هێزێکی شەڕکەر بەڵکو لە هەمان کاتدا هێزێکی وشیاردەر ڕێکخەر و پێشڕە و لە ژیانی کۆمەڵایەتی خەڵکدا بووە. خۆی بەسەر خەڵکدا نەسەپاندووە بەڵکو تێکۆشاوە کە خزمەتیان پێ بکات و متمانە بەهێزی خۆیان لە نێو خەڵکدا بسەلمێنێ. جارێکی دیکە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو هۆگرانی ڕێبازی کۆمەڵە پیرۆز بێت. هەروەکو چاوان لە سەرەتادا باسی کرد، ئەم بەرنامەیە تایبەتە بە 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. ئێمەش لەم بەرنامەیەدا چەند بابەت و ئەو پیرۆزبانی کە لە ناوە بۆمان هاتووە کلیپانی کە نردویانە چالاکی لە ناوە بڵاوی دەکەینەوە. چەند و توێژێکشمان دەبێت لەگەڵ هاوڕێیانمان کە لەگەڵ چاوان قسە و باسییان لەگەڵ دەکەین و پێشکەش ئێوەی ئازیزشی دەکەین. پێشەوەی کە بچینە سەر بابەتەکان بچین ناوبڕێک ببینین لەگەڵ چاوان دین بەرنامەکە دەست پێ دەکەین. دنیای بی چوسانەوە حکمی بەدەستگەلانەوە حکمی سووری کرێکارە سۆسیالیزمە ئەسۆی جیهان ڕووخاندنی چەوسێنەرە ڕووخاندنی چەوسێنەرە پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیاران پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیاران کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی چەند کەڕێگەمان دوورە سەخت و خوێناوی و سوورە سڵناکەی لە مەرگونەمان گەنبەختەکەی لە ڕێژیان لەشمانەکەینە پردی سوور لەم سنوورە بۆ ئەو سنوور ئەنووسین بە خوێنی گەشمان وڵاتەکەی ناگوڕستە لا هەموو تۆ ناپەرستە لا هەموو تۆ ناپەرستە پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیارانی پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیارانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی
ئێمەی پێشڕەوی کردی کاچقڵی چاوی سەرمایەدار لە ناعرەتەی کردی کارە لە لەرزن هەموو زۆردار ئێزی پۆڵایی زەحمەتکش هەنگاو بە هەنگاو تێتەکش بیری شۆڕش لە سەریایە تێک دەدا دنیای سەرمایە تێک دەدا دنیای سەرمایە تێک دەدا دنیای سەرمایە پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیارانی پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیارانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی ئاڵاڵگیری بێ باکین داواکاری دنیای پاک دنیای بێ چەوسانەوە حکمی بەدەستگەلانەوە حکمی سووری کرێکارە سۆسیالیزمە ئەسۆی جیهان ڕووخاندنی چەوسێنەرە ڕووخاندنی چەوسێنەرە پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیارانی پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیارانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی سێویەکی جۆزەردان بووە یەکێک لە ڕۆژە دەرەوشاوەکانی هێمای مێژووی خەباتی دادپەروەرانەی خەڵکی کوردستان لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا. هاتنی ئەم ڕۆژە مەزن و مێژوویە لە سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵە و سەرجەم ئەو تێکۆشەرانەی لە ڕیزەکانی ئەم هێزەدا خەباتیان کردووە و شانازی بە ئەهداف و ئامانجەکانی ئەم هێمەزەوە دەکەن پیرۆزبای دەکەین. هەرم بۆنایەوە ڕێز دەگلین لە یاد و بیرەوەریەکانی یان بەختکردوانی نێوڕیزەکانی پێشمەرگە کۆمەڵە و سڵاو دەنێرین بۆ بنەماڵە خۆڕاگر و سەرفرازەکانیان. بەڵێ هەوڵ و تێکۆشانی ماندووی نەناسانەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ماوەی چەند دەهێ ڕابردوودا هیوا بە ڕزگاربوونی لە دڵی زەحمەتکێشان و خەڵکی ستەمدیتووی کوردستاندا بە زیندوی ڕاگرتووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەردەوام پەیاماوەری ژیانێکی باشتر و دنیایەکی بە دوور لە ستەم زۆرداری و چەوسانەوە بووە. خۆشەویستی پێشمەرگەی کۆمەڵە لە قوڵایی دڵی خەڵکی شەریف و زەحمەتکێشادا جێگای گرتووە. بەڵێ هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە شانازیەوە دەتوانێت نیشان بدات کە لە ماوەی ژیانی خەباتکارانێدا لە پاڵ خەباتی شێلگیر و پڕ لە گیانبازیدا دژ بە ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی لە کۆمەڵگای کوردستاندا هێزێکی وشیاردەر داکۆکی کاری ئازادیە سیاسی و مافە بنەڕێتیەکانی خەڵکی زەحمەتکێش، ژنان، مبەلڵغی ئەندیشە پێشڕەوەکان و مژدەبەخشی دنیایەکی باشتر بۆ خەڵکی کوردستان بووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەر شوێنێکی جێهێشتووە تیادا شوێنەوارێکی پڕ لەوانە و بە نرخی لێدانەوە. ئەم یادگاریانە پشتیوانی پێشڕەوەکانی ئەم هێزە. بەڵێ خەڵکی کوردستان بە پشتیوانیکردنی خۆیان لەم هێزە بە بەشداریکردنیان لە چالاکیەکانیاندا لە ڕاستیدا دیفاعیان لە کەرامەتی ئینسانی خۆیان کردووە. بە هەزاران ئینسانی بەشێک لە باشترین ساڵەکانی تەمەنی خۆیان لە ڕیزەکانی ئەم هێزەدا بەسەر بردووە و بە دروستی شانازی بە ڕابردووی خۆیانەوە دەکەن. ژمارەیەکی زۆر ئینسانی کۆمونیست و سیمای ناسرا و خۆشەویستی خەڵکی کوردستان کە هیوای ڕزگاربوونی ئینسان لە چەوسانەوە و لە کاری کرێگرتیان لە دڵدا بوو لە ڕیزەکانی ئەم هێزەدا گیانی عەزیزیان بەخت کرد. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش
وڵاتەی هەواڵی پێشمەرگا لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیرساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیرساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکاش پەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگا سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکاش پەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگا لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا شەکەندووە بەدەستی خاراوێت کەڕەت شەکەندووە بەدەستی خاراوێت هەدەی لە کۆز بوو بواران بەهەستی پاراوێت بەهەستی پاراوێت سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکاش پەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگا سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکاش پەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگا لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا چاوان لەم بەشە لە بەرنامەی تایبەتەماندا میانێکی خۆشەویستیشمان پێ زیاد دەبێت لەم بەشەدا هاوڕێ ئیسا پایبەندی ناسرا بە هاوڕێ هەڵمەتی سنە ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵە هاوڕێ هەڵمەت ئەم کاتت باش زۆر سوپاس بۆی کە بەشدار بووی لەم بەرنامە تایبەتەدا و پیرۆسبایی سیویەکی ژۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەشتان لێ دەکەین. پێشەکی ڕێز و سڵاو خۆشەویستی بۆ ئێوەی ئازیز و هەموو دەستەندەرکارانی کۆمەڵە تیڤی پیرۆزبایی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەتان لێ ئەەکەم. پێشەکی لە ڕۆژی سیویەکی جۆزەردانە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە یادی ئازیزی هەموو گیانبەختکردوانی ڕێزەکانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران بەرز و بەڕێز بێت چەپکە گوڵی خۆشەویستی لەسەر گڵکۆی ئەو ئازیزانە دادەنین. هەر لێرەوە سەری ڕێز و نەوازش دادەنین
بۆ بنەماڵەی ئازیزی گیانبەخکردوان بەڵێن ئەدەین کە ئێدامەدەری ڕێگەی پڕ لە شانازی ئازیزەکانیان بین. زۆر زۆر سپاس بەخێر بێت. هاوڕێ هەڵمەت سپال لێرەوە دەست پێ بکەین. ئەگەر مانەوێت بگەڕێنەوە بۆ ڕابردوو پێم پاشە لە ئەگەر پرسیارەکەوە دەست پێ بکەین. بیرۆکەی پێکێنانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەکوێوە هاتووە، سەرەتای ڕێخستنی ئەم هێزە لەکوێوە دەستی پێکرد؟ کاک ئەمیر هەروە بۆ بینەران و بیسەرانی عزیز من لە خەمەتانە عەرزکەم بە دوای ڕاپەڕین لە وەختی ڕاپەڕینی 57 خەڵک دەستیان برد بۆ بە ئیستلاح مسادرەکردنی ئەمواڵی دەوڵەت ئەز جومڵە پایگاکان، کەڵانتەریەکان، پاسکاکان، ژاندارمەری، پادگان و کۆمەڵێ لە خەڵک چەکدار بوون. وەختی کۆمەڵێ لە خەڵک چەکدار بوون ئەمە بوو بە بیرۆکەیەک کە لە مەریوانە و لەو دووە لە سەقزا و لە منتەقەی دیواندەرا هێزێک دروست بوو بە ناو هێزی یەکێتی جووتیاران لە کرێکاران و زەحمەتکێشانی منتەقە بەرامبەر بە ئاغاکان و مالکەکانی منتەقە و بوو بەشکردنی زەوینەکان لەبێن زەحمەتکێشان و خەڵکی منتەقە. ئەم هێزە بە ناو یەکێتی جووتیاران دەستی پێکرد. بەڵام لە پاڵی ئەوە کە خەڵک چەکدار بوون بۆ پشتیبانی و بوو دفاع لە دەستاوردی ئینقلابی 57 کە خەڵک بە زەحمەتێکی زۆر و بەدانی هەزاران گیانبەختکردو توانیان ئەو ئیسلاح دەستکەوتە بەدەستێرن احتیاجی وەوە بوو کە بالاخره هێزێکی چەکداری مسلحی سازمان یافتە و ئاموزش دیدە چ لەباری نظامیە و چ لەباری سیاسیە و بتوانێت لەم دەستاوردگەلە بە ئیسلاح نگەهداری بکە و حمایەتکە. هەر بەو بوونەوە لەبەرا لە سەردەشتا لەو دوای چادە مەریوانە دوو ئاموزشگای پێشمەرگایەتی دامەرزیاوە لێنا مەجموعەیەکی لە جوانەکانی ئینقلابی ئەو دەورانە چەکدارە بوون و شروع بوو بە ئاموزشی سیاسی نظامی و ئەمانە تیار بوون بە سازمانێکی بێسڵاح هێزێکی پێشمەرگەی سازمان یافتە کە بتوانن لەژێر ڕەهبەری کۆمەڵە مەجموعەی مەعموریەتەکان و دەستاوردەکانی ئینقلابی 57 بپارێزن. ئەمە لایەک لە خەزیەکە. هەمزەمان لە تەک ئەوە بوو مەعموریەتێک کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕەفیق کاک سەعیدی معینی معروف بە کاک خانە ئەنێرێ بوو مەعموریەتێک کە برێتە لای یەکێتی و بالاخرە لە رابطە لە تەک نامەیەک یا مەعموریەتێکە ئەچێتە ماوت لە ماوتە ملحەقەوێ بە تیمێکی پێشمەرگەی یەکێتی نیشتمانی لە ئاوایی دەری لە 5-6 کیلومتری شاری ماوتی عێراق و لەگەڵ نیروگەل بەحسا دەرگیرە بن و لەوێ کاکخانە بەداخەوە لەگەڵ چەند پێشمەرگەی یەکێتی گیان بەختەکەن کە ئیسەیش گڵکوەکەی هەر لە ماوت هەست. لەو ڕۆژەوە کە کاکخانە گیان بەختەکات ئەمەڵەن و ڕەسمەن پێشمەرگەی کۆمەڵە ئیعلامی مەوجودیەت ئەکات و لەو ڕۆژەوە پێشمەرگەی کۆمەڵە وەکو تەشکیلاتێکی ڕێکخرا و سازمان یافتە دەسەکا بە فعالیەت بۆ پاراستنی دەستکەوتەکانی ئینقلابی 57 لە لایکە و بۆ پشتیبانی لە کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان و بە ئێدامەی مبارزە بە شەڕی مسلحانە و ئاگاییکردنەوەی خەڵک. ئەمە لایەک لە قەزیەکەس. لایەکتر لە قەزیەکە هەمزەمان لەگەڵەوە پێشمەرگەی کۆمەڵە مەشغولی و خەریکی مبارزەیەکی مسلحانە ئەوێ لە کوردستانە و ڕوبەڕووی جمهوری ئیسلامی ئەوێسێتەوە بەرامبەر بە هێرشەکانی جمهوری ئیسلامی هەمزەمان لەگەڵەوە لە ناو خەڵکە بۆ هوشیارکردنەوە و ڕوونکردنەوە و ئاگایی سەرحی ئاگایی خەڵک بردنەوە سەرەوە کۆبوونەوە لە کۆڕ و کۆمەڵ و دێهات و شارە دەست پێ ئەکات و ئەبن خەڵکێکی یەکجار زۆر لە کوردستانە ئەبن بە پشتیبانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لینە و کۆمەڵە و پێشمەرگەی کۆمەڵە جایگایەکی قەوی و محکەمی ئیجتماعی لە ناو تەبەقەی کرێکار و زەحمەتکێشی کوردستانە پەیاکە. ئەم بیرۆکە بێتە باعیسەوە کە پێشمەرگەی کۆمەڵە وەکو هێزێکی ڕەسمی شناختە شودە لە کوردستانە و بالاخرە ڕەهبەری جنبشی ئینقلابی خەڵکی کورد لە کوردستانە بەدەستەوە بگرێت. بەڵێ هاوڕێ هەڵمەت، ئێوە ئاماژتان بە خاڵێکی زۆر گرنگدا، ئەویش هێنانی ژنان بۆ ناو ڕێزی خەباتی پێشمەرگانە و دیارە کۆمەڵە لەم بابەتەدا دەورێکی ڕەچەشکێنی هەبووە. دیارە لەگەڵ
ئەم بابەتە کێشە و گیر و گرفتیشی بووە بۆ ئەم حرەکەتە. ئەگەر دەکرێت لەسەر ئەمە قسەشمان بۆ بکەیت لەگەڵ چ کێشە و گیر و گرفتێک بەرەڕوو بۆ لەگەڵ ئەم حرەکەتی کە ژنانیان هێنا بۆ ناو ڕێزی خەباتی پێشمەرگانە بۆ سەرنجام چۆن جێگیر کرا؟ بۆ ئاگاداریتان ئەوەڵین هێزێکی مسلح و ئەوەڵین سازمانێکی چەپ و سوسیالیست و کۆمۆنیستی کە کۆمەڵە لە کوردستانە دەستی کرد بە فعالیەت، ئەوەڵین هێزی بوو کە ژنانی وەکو هێزی بەرابەری ژن و پیاک، وەکو ئەوەی کە ژن و پیاک بەرابەرن لە با هەموو بابەتێکە و لەباری حقوقی و سیاسی اجتماعی فەرهەنگی هەموو شتێکە و هێزی ژنانی هێنا ناو ڕێزی پێشمەرگەی کۆمەڵە و چەکداریانی کرد. ئەمە لە ئەوەڵە تابوو بوو، برە کەس ئەوانەی کە بڕی گرایشاتی مەسەبی یا کۆنەپەرستیان بوو پێیان ناخۆش بوو، تا ئەو جێگەی کە وای پێهات کە خودی خەڵکی کوردستان لە مزگەوتەکانە کۆ ئەبوونە و لە دیەکانە کۆ ئەبوونە و ڕەفیقە کچەکانی پێشمەرگە سخۆنرانیانە کرد وەنە لە ناو خەڵکە خەڵکیان ڕاهنماییە کرد، هاودەردی و کۆمەکی ژنان و کچانی خەڵکی دیەکانیانە کرد. هێزی پێشمەرگەی کۆمەڵە متەشەکل بوو لە ژنان و پیاوان، فەرقی نەبوو. مەجموعەیەک ئێمە ڕەفیقی کچمان بوو کە لە سەتحی فەرماندەهی پەل و دەسا گوردانە قەراریان کردو، سەتحی ئاموزشی سیاسیان، سەتحی ئاموزشی نظامیان لەو حەدا بوو کە شان بە شانی ڕەفیقە کوڕەکان لە سەنگەرەکانە مبارزەیان نەکرد، هەم لە سەنگەری شەڕە مبارزەیان نەکرد و هەم لە سەنگەری مناسباتی اجتماعی ناو جامعەی خەڵکی کرێکار و زەحمەتکێشان نەخشیان بوو. نەخشی ژنان لە ناو کۆمەڵا نەخشێکی بەرجەستە بوو و ئیستەیش کە هەست هێشتا هەر ژنان لە ناو کۆمەڵا هێزێکی دیاری و هێزێکی بە ئیسلاح بە قووەت و هێزێکن کە بەشێکی زۆر لە ئەرکی مبارزەی سیاسی سوسیالیستی و کۆمۆنیستی لەسەر شانیانە و بەڕێو ئەبن. ئەمە بووە باعیسی ئەوە باقی سازمانەکان تر کە لەو دوا دەستیان برد بۆ ئەو کارە و کە مبارزە بکەن، ئەوانیش دانە وردە بە ترس و لەرزە و توانیان ژنگەل مسلحکەن. ئەوەی کە ئیسە لە بێستەلاح لە سووریا خەریکە ژنان وەکو هێزێکی مسلح و چەکدار مبارزاکەن، بیرۆکەکەی لە کۆمەڵەوە چوەسە ئەوێ. کۆمەڵە ئەوەڵین هێزی بوو کە ژنانی چەکدار کرد و هێنایانە ڕێزی مبارزەی مسلحانە و سیاسی لە جامعەی کوردستانە و حتا لە ئێرانیشدا. زۆر باشە هاورە هەڵمەت، هەروەک خۆشتان ئاگادارن دیارە لە ڕووی نظامیەوە کۆمەڵە قۆناغای جۆرا و جۆری تێپەڕ کردووە کە تا ئێستا کامل تۆ پێکەوە قسە دەکەین. ئاسۆی دواڕۆژی بڵین خەباتی پێشمەرگانە لە گۆڕانکاریەکانی چ سیاسی چ کۆمەڵایەتی لە کوردستان و ئێران چۆن دەبینن؟ خەباتی پێشمەرگانی کۆمەڵە لەم گۆڕانکاریانە تا دەبێت چی بکات وە دەوری دەبێت چۆن بێت؟ هێزی پێشمەرگەی کۆمەڵە هێزێکە کە جیالەوە مسلحە بە چەک، جیالەوە ئاموزشی نظامی کامل ئەبینێت و خۆی ئامادە ئەکا بۆ هەر ئەگەرێک لە ئایندا بۆ دفاع لە دەستکەوتی کرێکاران و زەحمەتکێشان و ئینقلاب، خۆی مسلح کردگە بە مەجموعەی ئاگەهی سیاسی اجتماعی فەرهەنگی لە ناو جامعەی کوردستانە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەڵگری بیرروباوەڕێکی سوسیالیستی و کۆمۆنیستیە کە توانیە بۆ دفاع لە کرێکاران و زەحمەتکێشان ئەم ڕێگە بڕێت. لەم ڕێگەدا زیاتر لە 2700 تا 2800 ڕەفیقی ئێمە گیانیان بەخت کردگا و ئاواتەکانیان بردگەسە ژێرگەڵ بۆ ئەوەی کە بتوانن دفاعکەن لە هەموو دەستاوەردەکان و گەیشتنی مافی دیاریکردنی چارەنووسی خەڵک لە کوردستانە، بۆ ڕزگاری ژنان، بۆ لابردنی هەر نەوعە چەوسانەوەیک، بۆ لابردنی نابەرابەریەکان، بۆ لابردنی دواکەفتکی کۆنەپەرستی لە ناو جامعە. ئەمە یەکێ لە مەعمولیەتەکان و وەزائفی هێزی پێشمەرگەز. هێزی پێشمەرگە تەنها شەڕکەریکی ئاگا و ڕۆشن نەبووە، بەڵکو مبارزێکی ئینقلابی و متعهد و وەفادار بە ئارمانەکانی
چەپ و کۆمۆنیست بووگە هێزی پێشمەرگە هێزێکی متعهدە هێزێکی شجاع و نەترسە هێزێکی دڵسۆزی کرێکار و زەحمەتکێشە و هەر بەو بۆ نەوتوانیە لە کورسانە جایگا و پایگایەکی اجتماعی بێت کە خەڵکی کوردستان ئیستا و ئیستەیش پشتیبانی لەکەن و ئفتخاری پێکەن. بڵێ هاوڕێ هەڵمەت زۆر سپاس کە بەشدار بوون لەم بەرنامەیە تایبەتەدا دواقسەتان ڕوو بە خەڵکی کوردستان و پەیامتان بۆ ئەم ڕۆژە مەزن و مێژوویە چییە؟ من هەر لێرەوە لەم تریبونەوە داوا ئەەکەم لە کچان و کوڕانی کوردستان و حتا ئێرانیش بێنە ناو ڕێزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ملحق بن بە هێزەکانی کۆمەڵەوە خۆیان بدۆزنەوە لە ناو سیاسەتێکی دروست بەرامبەر بە هەر نەوعە دوشمەنێک و بەرامبەر بە هەر نابەرابەریک و هەر نەوعە چەوسانەوەیک بێنە ڕێزەکانی پێشمەرگەوە هەر لێرەوە جاری تریش و سەد جارتر 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو بنەماڵەی گیانبەختکردوان لە هەموو کرێکاران و زەحمەتکێشان لە زیندانیانی سیاسی لە سیاچاڵەکانی جمهوری ئیسلامیە لە هەموو لایەنگران و هەواداران کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و هەموو لە کادر و ئەندامانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران پیرۆز بێت ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە 31 جۆزەردان پیرۆز بێت لە ئێوەیش ماندوو نەبن. زۆر سپاس. زۆر سپاس هاوڕێ هەڵمەت کە بەشدار بوون لەم بەرنامە تایبەتەدا. دووبارە ڕۆژی 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە ئێوە و بنەماڵەی سەربەرزی شەهیدان پیرۆز بێت. Aman lerzana, şodey lerzana, arey zenciru alqa lerzana. Aman lerzana, şodey lerzana, arey zenciru alqa lerzana, arey zenciru alqa lerzana.
یاسای تونا پرستی اما لرزانا شوقی لرزانا آری زنجیرو القا لرزانا آری زنجیرو القا لرزانا لرزانا صوتي لرزانا شاكي لرزانا أما لرزانا شوري لرزانا آري زنجيرو القا لرزانا آري زنجيرو القا لرزانا آري زنجيرو القا لرزانا آري زنجيرو القا لرزانا بەڵێ ئەمیر لە درێژەی بەرنامەکەدا و لەم بەشەدا هاوڕێ شەریفە ڕەسووڵی کادری دێرین و ئەنجامی کۆمیسیۆی ژنانی کۆمەڵەمان لەگەڵا. هاوڕێ شەریفە سڵاو لێبێت، زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە. ئەم کاتەیەوەیش باش سڵاو ڕێزم هەیە بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر باشە لەلایەن منیشەوە سڵاو دەبێت و بەخێر بیت هاوڕێ شەریفە. با لێرەوە دەست پێ بکەین پرسیاری ئەوەڵمان ئەگە بتانێ پێناسەیەکی کورتتان بێت چۆن پێشمەرگەی کۆمەڵە پێناسە دەکەین؟ پێشمەرگەی کۆمەڵە لە سەردەمی خۆی کە کۆمەڵە لە ساڵەکانی 60 تا 67 کە من کۆمەڵە ناسیوە کە نەخشی زۆری بووە لە دێهاتەکاندا لە مەنتەقەی ژاوەر و کەڵاتەرزان نەخشی زۆری بووە. لەو کاتانە من لەگەڵ کۆمەڵە ئاشنا بووم کە زانیم کۆمەڵە هەڵسوکۆتەکانی کارباشەکانی لەگەڵ ژنان و لەگەڵ مردمی دێهات لەگەڵ جوتیاران کرێکاران هەڵسوکۆتی زۆر باش بوو کە من ئەو کاتەتر کۆمەڵەم ناسی کە توانیم کە کۆمەڵە کەسانێکن لە ناو خەڵکی ناو دڵی مردما کە جێگەیان هەیە کە بوونەسە ئەلگو بۆ مردم بۆ هەژار و فەقیر کە کۆمەڵە وابوو کە ژنانی هاوردە ناو مەبارزەی سیاسی و چەکداریدا. لەو کاتانە کە من بڕیارمدا تقریبا لە ساڵی 89 هاتمە ناو ڕێزی کۆمەڵە. زۆر باشە هاوڕێ شەریفە، ئێوە ئاماژتان بە خاڵێکی زۆر گرنگدا، ئەویش ژنان لە ناو هێزی خەباتی چەکدارانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. پرسیارەکەم ئەوەیە کە لەو ناوچانەی کە ئێوە باسی دەکەن ژاوەڕۆ جێگە و پێگەی کۆمەڵە دەور و نەخشیان چۆن بووە و چۆنتان بینیوە؟ لە منتەقەیەمە جوان ناسراوە کە جێگا و ڕێگای زۆری باشی بووە، نەخشی زۆری باش بووە لەگەڵ مردما کە لە منتەقەیەمە ژنانی چاتنە ناو ڕێزی پێشمەرگەی کۆمەڵە لەو سەردەما تقریبا ئەگە لەبیرم مابێ ساڵی 63-64 لەو کاتانە ژنان لە منتەقەیەمە هاتنە ناو ڕێزی کۆمەڵە. کە کاتانە کۆمەڵە نەخشی زۆری باشی بوو لە منتەقەی ژاوەر و کەڵاتەرزان کە لەگەڵ جوتیاران کاریانەکە لەگەڵ لەگەڵ کاریگەرانی مردمی هەژار و فەقیر لەگەڵ ژنان تێکەڵا بوون، چاوێکی خراو تەواشەی ژنانیان نەکرد
کۆمەڵان نەخشی زۆری بوو لە منتەقەی ژاور و کەڵاتەزان لە دێهاتەکانە زۆر باش بوو. زۆر باشە هاوڕە شەریفە، ئێوە ساڵهەیە کە لە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدان بە پرسیارەکە لێرەوە بێ، ئێوە دیارە لێرە هەڵسوڕا و چالاکیتان هەیە، دەور و نەقشی ژنانتان لە ناو خودی تەشکیلاتی کۆمەڵەدا چۆن بینیوە؟ من با یەک خاڵی چکۆلە هەیە باسی کەم کە من واقعاً کە کۆمەڵە کە بکەن چۆن کۆمەڵەم کە ناسی هاتمە ناو ڕێزی کۆمەڵە کە هەڵس و کۆتەکانیان لەگەڵ مردمە باش بوو. من هیچ کە بۆ هێنانی کۆمەڵە کە بووم هاتمە ناو ڕێزی کۆمەڵە کە لەگەڵ ژنان هەڵس و کۆتیان باش بوو کە ژنانیان هاوردنە مبارزە سیاسی کە من هاتمە ناو ڕێزی کۆمەڵە ئێستا لە ناو ڕێزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە کە ژنان لەگەڵ ژنانە هەڵس و کۆتیان باشە کە ژنان داوای مافی خۆیانەکەن هیچ کێشێکیان نییە، زۆر نییە لەسەر ژنان هەموو ئەتوانن قسەی خۆیانەکەن. یەکی خۆ من کاتێ هاتمە ناو پێشمەرگەی کۆمەڵە سەوادم نەبوو کە هاتمە ناو ڕێزی پێشمەرگەی کۆمەڵە کە ئێستا خۆشبەختانە بە هاوکاری ڕەفیقەکان کە توانین ئەو کە سەوادێک فێر بم لەزی فێر بم نووسین و خوێندن فێر بن ناو ڕێزی کۆمەڵە میانەدا بە ژنان کە بتوانن هەر پێویستیان بێ ئەنجامی بن بۆ خۆیان. زۆر باشە هاوڕە شەریفە، ئێمە گەرەوە لەبەر چاوگرین دیارە واقعیەکە لە ئێستا چەند حیزبی سیاسی چەکدار لە کوردستاندا بوونیان هەیە، بە لەبەر چاوگرتنی ئەو هەلومەرجەی ئێستای ئێران و کوردستان. ئێوە ئەم سیاسەتی کۆمەڵەکە بە خۆتان لەنێو قسەکانداندا ئاماژتان پێدا، ڕنگدانەوەی سیاسەتی کۆمەڵە لە هەلومەرجی ئێستای خودی ئێران و تایبەتەن کوردستاندا چۆن هەڵدەسەنگێنەوە، چۆنتان بینیوە؟ لە منتەقەی ژاوەر و کەڵاتەزان منتەقەی ئەوێ هەم بە خۆتان شاهدی ئەو تەزاوەراتان و ئەو نەورۆزەکان و لەو تەزاوەراتانە خۆتان باشتر دەزانن کە ئەوێ هەم منتەقەی ژاوەر و کەڵاتەزان نەخشیان زۆر باش بووە کە هەر ئێستاش کە لە ئێرانەکە لە کوردستان خۆمانەکە تەمازەگرن لەگەڵمانە ئەڵەن هەر ئێمە کۆمەڵەمان خۆشگەرەکە هەر ئەیستش کۆمەڵە بێتەوە هەمومان پشتیوانی کۆمەڵە ئەەکەین و کە هەت کۆمەڵە لە دڵمان ناکەینە دەرەوە. کۆمەڵە زۆر هەمیشە هانە ناو دڵمانە لە تەزاوەرەتەکانی ژینادا، لە نۆروزەکاندا، لە دینەکانی ژینکە پارێزەکان گشتیان هاوکاریانەز گشتی نەخشی کۆمەڵەیەکە ئەو کەسانێکە ئەوە لە ئەتوانن ژن و پیا و پێکەوە تێکەڵاو بن. کۆمەڵە هەر سەردەمی خۆی ئینسانێکی چە بوو، ئینسانێکی کۆمۆنیست بوون لە منتەقەی ژاوەر و کەڵاتەزان. زۆر سپاس هاوڕێ شەریفە بۆ بەشداریتان لەم بەنامەیە. دوا قسەتان هەڕوو بە خەڵکی کوردستانی وەکو ژنێک کە لە هێزی پێشمەرگەی کۆمەڵە دەمێکە خەریکی کار و چالاکیە چییە؟ من پیرۆزبایی سیەکی جۆزردان لە تەواوی پێشمەرگەکانی کۆمەڵە و لە بنەماڵەی شەهیدان و زیندانی سیاسی پیرۆزبایی یەکەم. هیوادارم کە ئەو ژنانی کە لە ئێراندا لە کوردستانی خۆماندا بتوانن هەنگاوێتر باشتر بنن پێشەوە، کە بتوانن ئەو هەناوەکە نیانە ئدامەی بن و بتوانن ژیان ئازادی سەرکەوێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ شەریفەی ڕەسووڵی کادری دێرینی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و ئەنجامی کومیتەی ژنانی کۆمەڵە کە لەم بەرنامەیە بەشدار بووین. بەڵێ سپاس و بەشداریتان. ئێوەش پیرۆز بێ، کاتێکی خۆش، مەمنون ماندوو نەبی. هاوڕێیانی قارەمان و خۆشەویستی پێشمەرگە، هاوڕێیان و هاوسەنگەرانی دێرینم،
جەماوەری ئازادی خواز و خۆڕاگر لە کوردستان بەخێربێن بۆ ڕێوەڕەسمی ساڵ ڕۆژی گیان لە دەستانی یەکەمین پێشمەرگەی قارەمانی کۆمەڵە هاوڕێ خانەی موعینی. بەڕێزان، ئەگەرچی ئەم ڕۆژە وەکو ڕۆژی گیان لە دەستانی هاوڕێ خۆشەویست هاوڕێ خانە ناولێنراوە، بەڵام لەم ڕۆژەدا ڕێز لە یاد و بیرەوەریەکانی هەموو پێشمەرگەیەکی کۆمەڵە دەگیرێت کە لە ڕێگای ئارمان و ئامانجەکانی کۆمەڵەدا گیانی ئازیزیان بەخت کردووە. هاوڕێانی قارەمانی پێشمەرگە، ئەندامانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران، جەماوەری خەڵکی قارەمانی کوردستان، ئەگەر ئێستا و هەزاران جاری تریش لێم بپرسن گەورەترین شانازی ژیانت کامەیە، وەڵام ئەدەمەوە و ئەڵێم 42 ساڵ پێشمەرگایەتی کۆمەڵە و چەکی پڕ لە شانازی کۆمەڵە لە شانکردن. لەوە پڕ لە شانازی تر بۆ من ئەوەیە کە هاوڕێیانم ئەم فەخر و شانازیەیان بە من بەخشیوە و ئەم ساڵیان بەناو منەوە دیاری کردووە، و ئەمە گەورەترین افتخار و شانازی و دیاری ژیانمە. هەم لەم بابەتەوە جارێکی تر سەری ڕێز و سپاس بۆ هەموو ئێوەی ئازیز و خۆشەویست دائەنەوێنم. ئەمە گەورەترین افتخار و شانازی کە ئێوەی ئازیز و خۆشەویست بە هاوڕێیەک و هاوسەنگەری خۆتانتان بەخشیوە. هاوڕێیانی ئازیز و خۆشەویست، هەڵگرتنی چەکی پڕ لە شانازی کۆمەڵە یەکەمین افتخار و شانازی ژیانی فەرهادی شەعبانیە. داوای لێبوردن ئەکەم کە لەمە زیاتر و پڕتەوانتر نەمتوانی. من لەم ڕۆژەدا وەک جارەکەی جاران لێکدانەوەی هەلومەرجی ئێستای ئێران و کوردستان بکەم و ئەو لێکدانەوە بە ڕێنوێنیەکانی متەئەسر لە ئستراتیژی حیزبی کۆمۆنیستی ئێران و سیاسەتە کەڵانەکانی کۆمەڵە خەمە بەر چاوی ئێوە. بەڵام هەر ئەوە بەس کە بڵێم کە بژی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە، بژی حیزبی کۆمۆنیستی ئێران، بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم، بژی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. سێویەکی جۆزەردان لە عینی حاڵدا سا ڕۆژی گیانبەخشکردنی هاوڕێ سەعید موعینی ناسراو بە خانە یەکەم پێشمەرگەی کۆمەڵە و یەکەم گیانبەخشکردنی ڕێزەکانی کۆمەڵەیە. بەم بۆنەیەوە ڕێز دەگرین لە یادی ئازیزی کە ژیان و خەباتی بەردەوام سەرمەشقی پێشمەرگەکانی کۆمەڵە بووە. هاوڕێ سەعید موعینی ساڵی 1352 لەلایەن ساواکەوە دەست بەسەرکرا.
بە خێرایی خرایەژێر دژوارترین ئەشکەنجەکانەوە. ناوبانگی خۆڕاگری ئەو لە سلوولەکانی زیندان ترازا و بووە وورە بەخشی گەلێک لە هاوبەندەکانی. لەم دەورەیەدا هاوڕێ سەعید موعینی وەک خۆڕاگرترین زیندانی ژێر ئەشکەنجە ناسرا. ساواکی شا سرەڕای ئەو گشتە ئەشکەنجە دژوار و وەحشیانە نەیتوانی لێوی پڕ لە ڕازی بکاتەوە و دوای 18 مانگ ناچار بوو ئازادی بکات. هاوڕێ سەعید موعینی دوای ئازادبوون لە زیندان دەستی کردەوە بە چالاکی شۆڕژگێرانەی لەگەڵ کۆمەڵە و ساڵی 1356 بۆ مەئموریەتێکی تەشکیلاتی ڕەوانەی کوردستانی عێراق کرا. بەداخەوە بەر لەوەی بتوانێت مەئموریەتەکەی تەواو بکات، ڕۆژی 31 مانگی جۆزەردانی ئەو ساڵە لە تێکەڵچوونێک لەگەڵ هێزەکانی بەعسی عێراق لە ئاوایی دەرەیی نزیک لە شارۆچکەی ماوەت گیانی بەخت کرد. پێشمەرگەکانی کۆمەڵە لە ژیان و خەباتی هاوڕێ سەعید موعینی ئەموانە بە نرخە فێر بوون کە قەت هێزی چەکیان بە پێچەوانەی بەرژەوەندی جەماوەری خەڵکی زەحمەتکێش بەکارنێنن و بەردەوام سیاسەتی داکۆکی لە بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان بەسەر چەکەکانیاندا زاڵ بێت. ئەوان فێر بوون کە بەردەوام لە بەرزکردنەوەی ئاستی بە سیاسی بوونی خۆیان و کرێکاران و زەحمەتکێشاندا هەڵ بدەن و تێبکۆشن تا ببنە کادرێکی وشیار و چالاکی چینی کرێکار. ئەمانە کۆمەڵێک خاڵی بەرچاو بوون کە لە یەکەم نامەدا کە هاوڕێ سەعید موعینی لە کوردستانی عێراقەوە بۆ هاوڕێیانی لە کوردستانی ئێرانی نووسیوە و هاتووە. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە وە بیرمان دێنێتەوە کە لە ژیانی هاوڕێ سەعید و باقی گیانبەختکردوانی کۆمەڵە دەرسی ڕاستگۆیی، وەفاداری و پەیوەندی تند و تۆڵ و گەرم و گۆڕ لەگەڵ خەڵکی کرێکار و زەحمەتکێشمان فێر دەکات و ئەم پەیوەندیەش ڕۆژ لەگەڵ ڕۆژ پتەوتر بکەین. هاوڕێ سەعید لەسەر بنەمای وەها پشتیوانیە بوو کە توانی 18 مانگ خۆی لەبەر ئەشکەنجەی وەحشیانە و بەردەوامی جەنایەتکارانی ساواکی شادا ڕابگرێت و زار نەکاتەوە و وەک چیایەک لە مەیدانی خەبات دژ بە چەوسانەوە و ستەمگەریدا ڕابوەستێت. پیرۆز بێت 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. جەماوەری ئازادی خوازی کوردستان 31 جۆزەردان لە عینی حاڵدا ساڵڕۆژی گیانبەختکردنی هاوڕێ سەعید موعینی ناسراو بە کاکخانە، یەکەم پەشمەرگەی کۆمەڵە و یەکەم گیانبەختکردووی نێوڕیزەکانی کۆمەڵەیە. بەم بۆنەیەوە ڕێز دەگرین لە یادی ئازیزی کە ژیان و خەباتی بەردەوام سەرمەشقی پێشمەرگەکانی کۆمەڵە بووە. هاوڕێ خانەی موعینی ساڵی 1352 هەتاوی لەلایەن ساواکەوە دەست بەسەر کرا. بە خێرایی خرایەژێر دژوارترین ئەشکەنجەکانەوە ناوبانگی خۆڕاگری ئەو لە سلوولەکانی زیندان ترازا و بووە ورە بەخشی گەلێک لە هاوبەندەکانی. لەم دەورەیەدا هاوڕێ سەعید موعینی وەک خۆڕاگرترین زیندانی ژێر ئەشکەنجە ناسرا. ساواکیشە سەرەڕای ئەو گشتە ئەشکەنجە دژوار و وەحشیانە نەیتوانی لێوی پڕ لە ڕازی بکاتەوە و دوای 18 مانگ ناچار بوو ئازادی بکات. هاوڕێ سەعید موعینی دوای ئازادبوون لە زیندان دەستی کردەوە بە چالاکی شۆڕشگێڕانەی لەگەڵ کۆمەڵە و ساڵی 1356 هەتاوی بۆ مەئموریەتێکی تەشکیلاتی ڕەوانەی کوردستانی عێراق کرا. بەداخەوە بەر لەوەی بتوانێت مەئموریەتەکەی تەواو بکات، ڕۆژی 31 مانگی جۆزەردانی ئەو ساڵە لە تێک هەڵچوونێک لەگەڵ هێزەکانی بەعسی عێراق لە ئاوایی دەرەی نزیک لە شارۆچکەی ماوەت گیانی بەخت کرد. پێشمەرگەکانی کۆمەڵە لە ژیان و خەباتی هاوڕێ سەعید موعینی ئەم وانە بە نرخە فێربوون کە قەت هێزی چەکیان بە پێچەوانەی بەرژەوەندی جەماوەری خەڵکی زەحمەتکێش بەکار نەهێن و بەردەوام سیاسەتی داکۆکی لە بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان بەسەر چەکەکانیاندا زاڵ بێت. ئەوان فێر بوون کە بەردەوام لە بەرزکردنەوەی ئاستی سیاسی بوونی خۆیان وە کرێکاران و زەحمەتکێشاندا هەوڵ بدەن و تێبکۆشن ببنە کادرێکی وشیار و چالاکی چینی کرێکار. ئەمانە کۆمەڵێک خاڵی بەرچاو بوون کە لە یەکەم نامەدا کە هاوڕێ سەعید موعینی لە کوردستانی عێراقەوە بۆ هاوڕێیانی لە کوردستانی ئێرانی نووسیوە و هاتووە. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە و بیرمان دێنێتەوە کە لە ژیانی هاوڕێ سەعید و باقی گیانبەختکردوانی کۆمەڵە دەرسی ڕاستگۆیی، وەفاداری و
پەیوەندی تند و تۆڵ و گەرم و گوڕ لەگەڵ خەڵکی کرێکار و زەحمەت کێشانمان فێر دەکات و ئەم پەیوەندیەش ڕۆژ لەگەڵ ڕۆژ پتەوتر بکەین. هاوڕێ سەعید لەسەر بنەمای وەها پشتیوانیەک بوو کە توانی 18 مانگ خۆی لەبەر ئەشکەنجەی وەحشیانە و بەردەوامی جەنایەتکارانی ساواکیشا ڕابگرێت و زار نەکاتەوە و وەک چیایەک لە مەیدانی خەبات دەشت بە چەوسانەوە و ستەمگەریدا ڕابوەستێت. پیرۆز بێت سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. چاوان لەم بەشەدا هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵدا دەبێت بەم بەبوونی ڕۆژی سیویەکی جۆزەردان قسە و باسیێش بیستین. هاوڕێ ئەسعەد ئەم کاتت باش، زۆر زۆر سپاس بۆی کە بەشداری لەم بەرنامە تایبەتەدا کرد. سڵاو ڕێز بۆ ئێوە و بینەرانی خۆشەویست و پیرۆزبایی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو کەسانەیە کە تەنانەت بۆ ڕۆژێکیش لە ناو ڕیزەکانی ئێمە بوونەکەم و هیوادارم لە هەر یەکە هەن شاد و تەندروست بن و هەروەها سڵاو ڕێزەنێرم بۆ سەرجەم گیان بەختکردوانی ڕێبازی کۆمەڵە. زۆر سپاس کاگە سەعید لەلایەن میشەوە سڵاوتان لێبێت و پیرۆزبایی سیویەکی جۆزەردانتان لێ یەکەم. زۆر سپاس کە بەشدان لەم بەرنامەیە. کاگ ئەسعەد بۆەوە دەست پێ بکەین کە سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە چه بارودۆخێکدا ڕێز لێ دەگرین؟ هەر وەک ئەزانن لە شرایەتێکە کە ئەمڕۆ کۆمەڵگای ئێمە تیا قەراری گرگە و باتەوەجۆ بە وەزعیەتێکە ڕژیمی کۆماری ئیسلامی بەسەر خەڵکی کرێکار و هەژار و کەم دەرامەدی کۆمەڵگا هێناویە، زەرورەتێک هەرچێ زیاتر ئێمە بەرەو لای خۆی ڕاکێشێ، ئەویش زەرورەت وەستانەوە مقاومەت مبارزە و بەرانبەرکێ لەگەڵ ئەم ڕژیمە جنایەتکارەیە کە ئەزمی جەزم کردووە کە لە هەموو ئامرازێک کەڵک وەربگرێ بۆ هەژار ڕاگررتنی خەڵک، بۆ ئەزیەت و ئازاری خەڵک، بۆ ئەوەی کە ئێران و کوردستان بکات بە زیندانێکی گەورە بۆ خەڵکەتیان نەتوانن نەفەس بکێشن، تیان نەتوانن ئازادی و ڕای خۆیان دەرببڕن، تیان نەتوانن حەقی ژیانیان هەبێت. و ئەوە بە ئێمە ئەڵێت کە هەڵبژاردننی ڕێبازێک بۆ مبارزە لەگەڵ ئەم سیستما ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێک پێویستە و پێشمەرگایەتیش کە مێژوویکی چەندین دەیە هەیە لە خەباتی ڕەوای خەڵکی شۆڕشگێری کوردستانە بۆ بەدەستهێنانی ئامانجەکانی خۆیان دوور نەبووە لەو مبارزە یان نەتانم بڵێم یەکێک لە ڕەهەندە ئەسلیەکانی مبارزەی مقاومەتی خەڵکی کوردستان بووە لە مقابڵ سیستمێکی جنایەتکار و وحشی وەکو کۆماری ئیسلامیدا. ئێمە لە شرایەتێکە ڕێز لە خەبات و مبارزەی پێشمەرگەی کۆمەڵە لە چەندین دەیەی ڕابردووە ئەگرین کە کۆماری ئیسلامی لە ژێر بحرانە ناوخۆی و دەرەکیەکانە خەریکی پەلەقاژەیە، لە شرایەتێکە کە ببورن لە شرایەتێکە کە شۆڕەشی ژینا وەژن ژیان ئازادی توانی لە ئاستی دنیا خۆی بناسێنێ، توانی ئەو ڕژیمە بە چۆک دابێنێ، توانی کارێک بکات بۆ ڕژیمەکە لە هەموو بوارەکانە و فشاری کەوێتە سەر. و ئەمە ئێمە بۆ قەناعەتە گەینێت کە بەڕاستی هەڵبژاردننی یان خەڵکی کوردستان و خەڵکی ئێران هیچ شتێکی تریان لە بەردەستدا نییە بێجگە لە عەزم و ئێرادەی ڕاستەقینەی خۆیان بۆ بەرانبەرکێ لەگەڵم ڕژیمە. لە ڕۆژانی ڕابردووە بینیمان کە یەکێ لە قاتڵانی زیندانی قزل حزهاری کەرەچکە نزیک بە 5 ساڵ بوو، پەروەندەکەی لە جەریانە بوو، حەبسی عەبەدی پێ حکمی حەبسی عەبەدی پێ درابوو لە وڵاتی سوێد، بەڵام لە معامڵەیەک لە نێوان دەوڵەتی سوێد و کۆماری ئیسلامیە ئازاد کرا.
ئەمە ئەومان پێڵێ ئەوانەی کە بە خەڵک ئەڵێن ئیمکاناتمان بۆ فراهەمکەن وەکاڵەتمان پێ بدەن پشتمان بگرن با بڕین پشت دەرگای پارلەمانەکان لە ئەوروپا بگرین با بڕین نازانم ئەو ڕێگەگەلە کە ئەوان پیان وایە بە ئیسلاح کارساز ئەبێتەوەوانە ئەومان پێڵێت کە بەڕاستی ئەمانە کەسانێکی قازانج پەرستن ئەمانە کەسانێکن کە هاان بە دوای مەنافعی مادی و شتی بە ئیسلاح شخصی خۆیانە و شتی بەرتەسکی شخصی خۆیانە و لە کنارەوەیشە خەڵک خۆیان بێجگە لە ئێرادە هیچ کەسێک ڕزگار کەسێ بەناوبەری خەڵکی ئێران و کوردستان وجودی نییە ئەوەی کە ئەتوانێ ئەم ڕزگاریە بۆ ئێمە بەدی بێنێ ئەوەی کە ئەتوانێ کۆماری ئیسلامی لە ناو بەرێت ئەوەی کە ئەتوانێ دەسەڵاتی خەڵکی شۆڕشگێر بەسەر دەسەڵاتی زاڵمانەی ئەمانە بسەپێنێت وە خەڵک خۆیان بتوانن بڕیاردەری ژیان و گوزارانی خۆیان بن تەنیا خەڵکن و لەوە هاشرایەتێکا هەستکە ئێمە ڕێز لە 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵاگرین. زۆر باشە هاوڕێ ئەسعەد ئێوە بە دروستی ئاماژتان پێدا کە دیارە ڕاگررتنی هێزی پێشمەرگە زەرورەتێکە کە کۆمەلگا پێویستێتی. ئەگەر بینە سەر ئەوەی کە بەلەبەر چاوگرتنی هەلومەرجی ئێستای ئێران و کوردستان بمانە ئەمە هەڵسەنگێنین تا ئێستا چ تاکتیگەلێک گیراوەتە بەر بۆ ئەوەی کە چالاکی ئەم هێزی پێشمەرگانەمان هەروەما بێت. من ئەگەر بمەوێ بە تایبەت لەسەر هێزی پێشمەرگەی کۆمەڵە من دیارە قسەکەم هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە یەکەم ڕۆژی بە ئیسلاح تەشکیلی یان ڕێکخستنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە تا بە ئەمڕۆ کە هاتووە هێزی پێشمەرگەی کۆمەڵە تەنها هێزێکی چەکدار یان هێزێکی نظامی لە نەبووە کە بە استراتژیکی مشخصەوە بڵێ کاکە ئێمە فقط ئەم کارانەکەین. نەخێر هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەل لە سەرەتاوە خۆی بەناو باڵی یان باسکی یان بازووی چەکداری کرێکاران و زەحمەتکێشان لە کوردستان ناساندووە و لە قازانجگەیاندن و لە بەرەو پێشبردننی مەنافع و خواست و متالباتی کرێکاران و خەڵکی چەساوی کوردستانە هەنگاوی هەڵگرتووە. لە کەس شاراوە نییە کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە هەر شوێنێک هەبووێت بەری بە زەڵم گرووە بەری بە نابەرابەری گردووە لەو شوێنە کەس نەیوێراوە تعددی زەوجاتیان چەند ژنە بەرێتە بەرەوە کەس نەیوێراوە ژن بە ژنە بکات کەس نەیوێراوە زڵم لە کرێکارێ بکات کەس نەیوێراوە وشەی کرێکار وەکو تەحقیر بەکار بێنێت و پێشگرتن بێسلاح جەهەتگەلێک کە بیەوێ زڵم لە خەڵکات هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەوێ بێدەنگ نەبووە هاتووەتە جواب و دفاعی کردووە لە بەرانبەر هێرشی ڕژیمە سیرکە نزیک بە زیاتر لە چواردەیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی کە خۆی بە هێزێکی پڕچەک و بەتوانە و نازانم ئەمانە ئەناسێنێت ئەڵبەتە لە بەرامبەر خەڵکی ئێرانە نەیتوانیوە بە هیچ شێوەیەک نەیتوانیوە کارێ بکات کە بڵێ ئەم هەموو تەبلیغاتێ کردووە ئەو بە فلان حزبەڵێ منحەلە بە فلان حزبە لێ نەماون بە فلان تەشکیلاتەڵێ لە ناومان بردوون چی ئەمە چی نیشە چی بە ئێمەڵێ بە ئێمە ئەڵێت کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە ئەو تعدادە نییە کە لە ئوردوگاکانی ئێمە حزوریان هەیە ئەو مەجموعە ئینسانە نین فقط کە بە شێوەی عەلەنی لە بەرچاون و خەڵکیان بینێت ئەڵێ ئەوە فلانی و فلانی و فلانی و ئەوە تعداد پێشمەرگە هەن بەڵکو هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە قوڵایی دڵی خەڵکی کوردستان هەیە
ئەمڕۆتانم بێژم پێتکە بە بەشێکی یەکجار بەرچاوە بەشێکی یەکجار وەسیعی چەند سەد هەزار نەفەری لە ناو خەڵکی کوردستانە دەورەی پێشمەرگایەتیان بینیوە ڕۆژێ لە ڕۆژان پێشمەرگە بوون خۆیان بە پێشمەرگە ئەزانن و خۆیان بە پاڵپشتی پێشمەرگە ئەزانن دەیان ساڵ هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ببورن ساڵانی ساڵێک پێشمەرگەی کۆمەڵە لە ناو کۆمەلگا بووە تەدارەکاتیان شاردنەوەیان ڕێبەریان هاوکاریکردنیان گەیاندنیان تیمارکردنی بریندارەکانمان بە خاکسپاردنی شەهیدەکانمان هەموو ئەمانە خەڵکی کوردستان لە ئیقدامێکی هاو ئاهەنگ و یەکپارچە بەڕێوەیان بردووە کەوا بوو گەرەکمە بێژم بەڕاستی بۆ بەسلاح تاکتیکەلێک بۆ حفزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەمیشە سیاسەتی مشەخص و ڕوونی خۆی هەیە و ئەگەر هەر کارێکی کردبێ هەر حرەکەتێکی کردبێ کە ناوە مۆری هێزی پێشمەرگەی کۆمەڵی پێ بووێ قەت بە شاراوە چی وای نەکردووە قەت نەڕۆشتووە مەسەڵ لە شرایەتێکی حساسە کە کۆماری ئیسلامی بیەوێ کەڵک وەربگرێ لە ناو ئەوەی کە فعالیەتێکی نظامی کراوە ئەوە بکاتە بیانۆ بۆ هێرشکردنە سەر فعالیەتی ڕەوا و اجتماعی و سیاسی خەڵکی کوردستان و فەزای سیاسی کوردستان زیاتر ملیتاریزە بکاتەوەوانە کۆمەڵە مەجای ئەوەی نەداوە کۆمەڵە هیچ حرەکەتێکی نە بە شاراوەیی کردووە و نە بە شاراوەیی ئەیکات ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان خەباتی چەکداری ئێمە یا خەباتی پێشمەرگانەی ئێمە لە بەرامبەر ڕژیمە بە شێوەیەکی عەلەمی ڕۆشتووەتە پێشە و لە هەموو ڕاگەیان نەگانمانە و تومانە کارمان بۆی کردووە شانازی ئەەکەین بۆ ڕابردوومانە و ئێستەیش ئەگەر شرایەتی کۆمەلگای ئێمە ئەوە بخوازێت کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەرکەکانی خۆی بباتە بەرەو لە هەمومان لەژێر سێبەری سیاسەتی ئوسوڵی و کارای کۆمەڵە بێگومان جواب بە خواست و نیازکە ڕوبەڕۆی پێشمەرگەی کۆمەڵان بێت. بەڵێ زۆر سپاس کاک ئاساد بەباشی و بەڕوونی ئاماژەتان بە نەخشی کۆمەڵە لە سەرەتای دەستپێکیەوە هەتاکو ئێستا بەباشی لە ڕاپەڕینەکانی دەستپێکیەوە هەتاکو ئێستا شۆڕشی ژینە و باقی ڕاپەڕینەکان کرد. پێم خۆشە زیاتر ئاماژەی پێ بدەن کە سیاسەتی کۆمەڵە بۆ داهاتوو بۆ بەهێزکردنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە چییە؟ زانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوەتم بازووی مسلحی دفاعکردن لە خواست و ویستی خەڵکی شۆڕشیێری کوردستانە کرێکاران و هەژاران ژنانی بێماف لاوانی کە ئازادیان لێ سلب کراوە بەگشتی کۆمەلگای کوردستان بازوویەکی هەیە ئەم بازووە ناوی هێزی پێشمەرگەی کۆمەڵەیە بۆ تەقویەتی ئەم بازوویە خەڵکی کوردستان زۆر بەباشی و بە بوریایی و دیارە خۆیان ئەزانن کە کاتۆساتی بێسلاح فعالیەتەکانی ئەم هێزە چۆنە بە شێوێک فعالیەتەکە چ شتێک لە دەستورکاریە ئەولەویەتەکانی ئەمڕۆی هێزی پێشمەرگەی کۆمەڵە وریا بەرەو پێشبردننی مبارزەیەکی ڕەوایە کە خەڵک لە ناو بەڕێوەیە بن خوێنی کۆمەڵە هێزی کۆمەڵە لە ڕەگەلێک و لە ڕێگاگەلێکە و دێت کە سەرەکەی ئەخواتەوە ناو جامعەی کوردستان خۆهێزی پێشمەرگەی کۆمەڵە کێن هەر ئەوانن کە لە مەقتەعە جۆر بە جۆرەکانە بەرامبەر بەم سیستەمە داپڵۆسێنەر و جنایەتکارە وەستاونەتەوە کەوا بوو سیاسەتی ئێمە ئەوەیە کە هەموو خەڵکی کوردستان هەموو ئەو کەسانەی کە دڵیان بۆ ئازادی و یەکسانی و بۆ بەرابەری لێدات هەموو ئەو کەسانەی کە ئەیانەوێ چارەنووسی خۆیان دیاری بکەن هەموو ئەو کەسانەی کە ئەیانەوێ ئەم ڕژیمە جنایەتکارە بڕوات هەمویان لە ڕوانگەی ئێمە و پێشمەرگە بە قەناعەتی ئێمە تەنیا کەسێک نییە کە چەکۆڕەختی پێشمەرگایەتی کۆمەڵای هەڵگرتووە ئەو کرێکارێک کە بەیانی سعات 56 بەیانی ڕواتە سەرکار هەتا 89 شەو و 89 شەو دێتەوە و
مهمە بەلایەوە کە ئایندەی مناڵەکەی چی بێ، مهمە بەلایەوە کە حەقی خۆی لە ساحب کارەکەی بسێنێ. ئەو ژنەی کە بەیانی ئەڕواتە دەرە سوورەزانێ ممکنە چواردانە قوڵە پاسدار بەری بگرن و جەریمەیەکی بکەن بە بۆنای ئەوە تۆزێ لە قژی ها لە دەرەوە، بەڵام ڕووسەریەکەی فڕادات و محەلیان لێنانێ. ئەو جوانەیە کە لە دانیشگاکانە لە بەرانبەر ئەنواع و قسام کۆبوونەوە گەلێکا کە جنایەتکارانی ڕژیم بۆ تەبلیغاتی انتخاباتی خۆیان لە بەناوسەر و کۆمارە و هەتا ببورن مەجلس و شۆرای شار و چی و چی بەڕێ ئەخەن هەڵ ئەسێوە لە بەرانبەریانە ئەوێسێتەوە. ئەو گەنجانەی کە لە شۆڕشی ژنجیان ئازادیە چاویانیان لەدەستا، گیانیان لەدەستا، هەتاکو و ئێستا ئاسەواری ساچمەکان و شەلاقەکان و باتۆمەکانی ڕژیم ها لە سەرشانیانە و ئەوانە هەمویان لە ڕوانگەی ئێمە و پێشمەرگەی ڕێبازێکن کە نایانەوێ تەنبن بە ڕژیمێکی وەها جنایەتکار. و ئێمە بۆ ڕێکخستنی ئەم هێزانە کار ئەەکەین، تەلاش ئەەکەین و پێمان وایە ئاسۆی دواڕۆژێکی ڕوون بۆ خەڵکی کوردستان بەرەو پێشبردننی وەها مبارزەیەکە و پاراستنی ئەم مبارزەیشە هێزی تایبەتی خۆی ئەوێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەسعات. ئێمە بەهۆی کورتی بەرنامەکەمان هەرچەند پرسیار زۆر بوو، بەڵام بەداخەوە ناتوانین بەرنامەکەمان ڕوو بە تەوابوونە. لە کۆتاییدا قسەتان یا پامتان ڕوو بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەم ڕۆژە مەزنە مێژوویە چییە؟ من دیسان پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو خەڵکی کوردستانەکەم کە ڕۆژێ لە ڕۆژان پێشمەرگە میوانیان بووە، خۆیان بە ساحیبی پێشمەرگە زانیوە، خۆیان بە هاوڕێ و هاوڕێبازی پێشمەرگەی کۆمەڵە زانیوە و بە خەڵکی کوردستان دەڵێم کە دڵنیابن پێشمەرگەی کۆمەڵە ئەو ڕێبازەی کە لە سەرەتای هاتنە لە سەرەتای ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە و تاکو ئێستا هێنراوە بە پشتیوانی ئێوە، بە هاوکاری ئێوە، بە دەمەوە هاتنی ئێوە بە سەرنجام ئەگات دێرۆزووی هەیە. بەڵام مهمترین چت ئەوەیە کە ئێمە لەم شەرایەتە خەڵکێکی شۆڕشکێر و تێکۆشەر بەناو خەڵکی کوردستانمان لە پشتە و هەموو ئەو خەیاڵانەیە کە جمهوری ئیسلامی دڵی خۆی پێخۆش ئەکات دەبێ بیزانێت. ڕوو بە جنایەتکارانی ئەم ڕژیمە دەڵێم کە خەڵکی کوردستان پێشمەرگەکانیان وەکو گلێنەی چاوی خۆیان چۆن پاراست لەو شەرایەتە سەختا کە ئێوە هەموو هێزەکانتان هێنابووە کوردستان، ئێستەیش ئەی پارێزن، ئێستەیش خەڵکی کوردستان لە پشت ڕۆڵەکانی خۆیانن و ئەو ڕۆڵەگەلەی کە نوێنەرایەتی ئازادی خوازی و بیری ڕزگاربوون لە جنایەتەکانی ئێوە ئاسۆی دوا ڕۆژیانە و ئەم ڕێبازە ئێمە وەکو خەڵکی کوردستان، وەکو پێشمەرگەی کۆمەڵە و وەکو هێزێکە بڕوامان بەوەسەکە بەدەستهێنانی ئازادی تەنیا بەدەستی خۆمانە و بە دوای کەسا ناگەڕین بێت ڕزگارمانکاوە خۆمان بە ڕزگار بەخشی خۆمان ئەزانین، دڵنیابن ئەو بارزەمانە بە ئەنجام ئەگەینین. لە کۆتاییە دیسان سڵاو و ڕێزەنێرم بۆ بنەماڵەی سەربەرزی گیانبەختکردوانی ڕێبازی ئازادی و سۆسیالیزم و پێیان دەڵێم کە ڕێبازی ڕۆڵەکانتان هەتا بەدیهاتنی ئامانجەکانیان درێژەیە بێت. زۆر سوپاس بۆ بەشداریتان. باس بۆ ئێوەش. زۆر باشە، چاوان با بچین کلیپێک ببینین دواتر دێنەوە خزمەت بینەرانی عەزیزیش. خەڵکی ئازادی خواز لە 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە باسکی چەکداری خەڵکی زەحمەتکێشی کوردستانی ئێران نزیک دەبینەوە. ئێمە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا گیانبازی ئەم هاوڕێیە گیانفیدایانە لە ڕێگەی ڕاوەدونانی داگیرکەرانی سەرکوتگەری کۆماری ئیسلامی و هەوڵەکانیان بۆ ئاگادارکردنەوە و ڕێخستنی خەڵکی زەحمەتکێشی کوردستان بۆ ڕزگاری بەدەستی خۆ بەرز ڕادەگرین. بەم بۆنەیەوە
یادی هەزاران گیانبەخت کردووی کۆمەڵە بە درێژەدان بە ڕێبازەکەیان و پێشخستنی ئامانجی کۆمۆنیستی و ئازادی خوازانەیان بەرز و بەڕێز ڕادەگرین. بیرەوەری گیانبازیە و هاوڕێ زۆر ئازیزانە یەکێک لە پایە بەهێزەکانی خەباتی سۆسیالیستی و ڕزگاری خوازانەی حیزبی کۆمۆنیستی ئێران و تەشکیلاتی کوردستانی ئەو واتە کۆمەڵەیە. بەم بۆنەیەوە درود و پێزانینی خۆمان بۆ بنەماڵەی ئازیزی ئەو گیانبەخت کردوانە دەنێرین و خۆڕاگری و خەباتی ئازادی خوازانەیان ستایش دەکەین. بژی پێشمەرگەی کۆمەڵە، بژی سۆسیالیزم. بەڵێ ئەمیر، وەکو خۆشت ئاگاداری لەم هەفتەیەدا بە بۆنەی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ژمارێکی زۆر پەیامان بەدەستگەیشتووە. لە زۆربەیاندا جگە لە بەرچاوخستنی نەقشی و ڕۆڵی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە بزووسنەوەی کوردستاندا پیرۆزباییان لێکردووی. هەروەها لە نێو پەیامەکاندا چەند نامە و پرسیار سەبارەت بە پرۆپاگەندای ڕژیمی کۆماری ئیسلامی و هێزکۆکردنەوە لە سنوور و هەڕەشەکردن لە هێزی پێشمەرگە کا لە درێژەی بەرنامەکاندا ئەوەندەی مەجال بێ قسەیان لەسەر دەکەین. بەڵێ چاوانیان زۆر بە دروستی شارت پێکرد، منیش بە سپاسەوە لەم عزیزانە کە پامیان بۆ نردوین و ئێمەش بەش بە حاڵی خۆمان جگە لە پیرۆزباییکردن لە هەمووان جارێکی تر وە لێرەوە ڕێز دەگرین لە یادی عزیزی هاوڕێیانی گیانبەختکردومان کە بە فیداکاری خۆیان ئەم مێژووە پڕ لە شانازیان بۆ خۆڵخاندوین. هەروەها لێرەوە سڵاو و درودی بێپایانی خۆمان پێشکەش بە بنەماڵەی سەربەرز و خۆراگری هاوڕانی گیانبەختکردووی کۆمەڵە دەکەین. ئەم ئازیزانە لە ماوەی هەموو ساڵانەدا خەمی لە دەستانی ئازیزانیان کردو بەهێز و لە ڕێگەی جۆر بە جۆرەوە یاری دەدەری پشتیوانی کۆمەڵە بوون تا ڕێگای پر لە شانازی هاوڕانی گیانبەختکردومان بەردەوام بێت. بڵێ لەم هەفتەیەدا هەروەها زۆر شوێن لە کوردستانی داگیرکە و درۆستان و لایەنگرانی کۆمەڵە ئەوەندەی مەجال بوو بێ بە شێوازی جۆر بە جۆر ڕێزیان لەو ڕۆژی پێشمەرگە گرتووە. با بچین کلیپێکی کورد کە بەم بۆنەوە ئامادەکراوە و هاوڕێیانمان لەناوە بۆمانیان ئارزووە ببینی. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا. ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات
لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا کەڕەت شەکەندووە بەدەستی خاراوێت کەڕەت شەکەندووە بەدەستی خاراوێت هەدەی لە کۆز بوو بواران بەهەستی پاراوێت بەهەستی پاراوێت سڵاوی گەرمی دڵی پڕهمێنی مەست پێشکەش پڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێنی مەست پێشکەش پڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی ئەم بەرنمەیە کە بەرنمێکی تایبەت بوو بە سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە کە کۆمەڵێک بابەتمان باس کرد هەروەها ئەو پیرۆزبایی و ویددیویانەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە ناوە بۆمانیان ناردبوو بۆ پیرۆزبایی و چالاکیەکانیان و هەروەها وتوێژ لەگەڵ ئەو هاوڕێی ئازیزانە دووبارە و جارێکی تر ئەم ڕۆژە مەزن و مێژوویە لە سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵە و سەرجەم ئەو تێکۆشەرانی لە ڕیزەکانی ئەم هێزەدا خەباتیان کردووە و شانازی بە ئەهداف و ئامانجەکانی ئەم هێزەوە دەکەن پیرۆزبایی دەکەین. بەڵێ ئازیزان هیواداری کە ئەم بەرنامێشتان بەدڵ بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرتێت منیش بەنەوەی خۆم جارێکی دیکە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو هۆگرانی ڕێبازی کۆمەڵە پیرۆز بێت هەر بەم بۆنەیەوە ڕێز دەگرین لە یاد و بیرەوەری گیانبەختکردوانی نێوڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵە و هەزاران سڵاو و درود دەنێرین بۆ بنەماڵەی خۆراگر و سەرفرازەکانیان کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان. ماڵەوە.